مامۆستا ئەوە قەزا و قەدەرێک بوو ئەوجا کا بزانم بە قەتل حەساب دەکرێ یان نا. مامۆستا گیانەوە دەمانچەیەک لە ڕەخ پەنجەرەکە بوو، هێ خۆمان بوو. براکەمیش یاری پێکرد برا گەورەکەم لەناو هەموو دایکم و خوشکەکانم ئیتر لە دەستی دەرچوو بە برایەکم کەوت. ئەوجا ئیتر نازانم چ پێ بڵێم وەڵڵا مامۆستا ئەوجا گیانی لەدەستداوە بە قەتل حساب دەکرێ؟ ئەگەر بە ئەنقەز نەبوو بێ بە قەتل حساب نابێت. وەڵڵا مامۆستا بە ئەنقەس نەبووە چونکە لە لای پەنجەرەکەی دانابوو ئیتر یاری پێ کرد و ئیتر توزان بەدەستی دەرچوو لەنا هەمویان بە براکەم کەوت. زۆر بەداخەوە خوای گەورە لە براکەت خۆش بێ یا ڕەبی ئاخر کارەسات بێ لە ماڵتانە. مادام بە ئەنقەز نەبووە ئینشاءالله ئەوە قەتلی قەتەئە، ئینشاءالله خوای گەورە لێی خۆشە بێ، بەڵام پێویستە 2 مانگ لە سەریەکە بە ڕۆژوو بێت. 2 مانگ لە سەریەکە بە ڕۆژوو بێت. 2 مانگ؟ 2 مانگ لە سەریەکە. یعنی نابێت بە هیچ شێک بخۆت تا 2 مانگەکەی تەواو بێ. دەبێت ئاخرنا ئێواران ڕۆژوو ئەشکێنێت. باشە ئەگەر چشکە 2 مانگ نان نەخوا ئاو نەخوا ئەمرێت. مەقسەدم ئەوەیە مامۆستا یعنی ئێواران خواردنەکەش تەواو بەس یعنی لە سەرێک 2 مانگ بگرێ بەبێ ئەوەی نیوەڕانشت بخ. بەڵێ بەڵێ نیمەڕان ناوێت کەس بە ڕۆژووبی نابێت نیمەڕان نابێت. تاوا مامۆستا چونکە زۆر حەزمەکەتەوە بسالێت بکەم بەجددی یعنی قەزا و قەدەرەکەوە بوو. لێرەشەوە یعنی وەکو هۆشیاریەک بۆ هەموو لایەکتان تکایە چەک لە ماڵەوە دامەنێن لە بەردەست مناڵ و ژن، لە بەردەست گەنجی هەرزەکار تکاتان لێکم. و من یعنی وەڵڵاهی بەجائیزی نازانم چەک لە ماڵەوە بێت. ئەو هەموو کوشتاری کە لەم کوردستانیان ڕوئەدا بە هۆکاری چێوەیە. دەسەشکێنی بەسەر سەیارەیەکا کابرا دەمانچە دەرەکات 4 گولانیە بەسەرتەوە ئەتکوژێت. باشە لەسەر فولایت خەڵکە کوژن. من باوکم لە مناڵیەوە بەو شێوازە گەورەی کردوین پەروەردەی کردین، وتی بە هیچ شێوازێک ئەگەر ئێوە کوڕی منن نابی ئێوە چەک هەڵگرن، نابی ئێوە چەک هەڵگرن. بۆ یەک کارەساتە چەک لە ماڵەوە بێ، بە تایبەت لە بەردەست ژن و مناڵ و گەنجی هەرزەکارا بێت. چەنەها ژن لەگەڵ پیاوەکەیە تووشی دەمەقاڵێ بوو، پەلامار چەکەکەیدا خۆی کوشت یا پیاوەکەی کوشت. چەنەها مناڵ باوکی خۆی کوشت، هەر بەو چەکەی کە باوکی هەی بوو. باشە بۆ یەک کارەساتە چەک لە ماڵەوە بێ، بە تایبەت ئێمە دایمەن عەسابمان گەرمە. باشە دایمەن یعنی فول عەسابین، سیارە لێ خوڕین تووڕین، لەسەر ئیش تووڕین، لە کاتی تەدریس و تعلیما تووڕین. ئیتر بە تایبەت ئەهلی گەرمیان و ئەو مەنتیقەی خۆم چەند شەماڵ ئیتر ئەبێت تۆزی خۆمان کۆنتڕۆڵکەی. تەواو مامۆستا دەستەکانت خۆش بێ بەجددی یعنی زۆر حەزمەکەتەوە پرسیارە بزانم.